و خەڵکی بە شەرەفی دەربەندیخان ئاگادارەکەینەوە کە ئێمە یەکی مانگی دوو گرتبوونەوەی تایبەتی دوامۆڵەت دانین بۆ دەسەڵاتی سیاسی ئەگەر نەیە بە دەنگمانەوە چونکە بەڕاستی بێدەنگی ئیتر کاتی نەماوە و هەوڵ ئەدەین کە جەماوەری دەربەندیخان و خەڵکی دەربەندیخان ئاگادارکەینەوە و داواشیان لێکەین کە بەشدار من لە گرتبوونەوە و ڕێپێوان ئەو کاتێک کە ئەم برادرانە ئەم گەنجانە ئەتوانن بڕیار لەسەر چۆنیەتی و ئالێتی ناڕزایەتیەکان دەربن بۆیە داواکارین لە خەڵکی دەربەندیخان چی دی ئەو بێدەنگیە ببرن و گەلێک کەم و کوڕی ترمانەیە کە ڕەنگە ئێمە لەم سێخاڵە چڕما کردو ئەم سێخاڵە سەرەکیە بەڵام بۆ نمونە هۆڵی نەشتەرگەری نەخۆشخانەی دەربەندیخان کە لە دوای بوومە دەرزەکەەوە هەتا ئێسا دەستی بە خەڵکی زەحمەتکێش و کەم دەرامەتی دەربەندیخانەوەکەن بۆیە لە کۆتاییاڵێن نەخێر بۆ یاریکردن بە خەڵکی دەربەندیخانەوە و کاتێەوە هاتووە کە هەموو لای خەڵکی دەربەندیخان چونکە بەڕاستی بێدەنگ بوون ینی چاوەڕواکردنە بە دیارەوە چێ بڵێم ئایندەیەکی تاریکی خۆتەوە بە دیارمەرگی خۆتەوە پەیتا ینی خزمەت گوزاریەکان کەمە بێتەوە یان نامێنێ لەبەرەوە بڕیارماندا بەشداری بکەین و ئامانجیشەوەیە چەند خاڵێکمان پۆلێن کردووە کەوانە وەکو سەرەتای نامرۆڤ هەموو شتێکی پێویستە بە تایبەتی ئەو پاڵفتەی پرۆژەی ئاوی پاڵفتەی دەربەندیخانە کە تقریبان وەکو باس لە سا 8 تەواو بۆ لە سا 20 ماوە بۆ بێگومان هەموو شارێک کێشە و گرفتی زۆرە لە سای دەسەڵاتی خۆماڵی کوردی خۆمانە بەداخەوە هەر شارێکیش کۆمەڵی کێشە هەیە تایبەتە بەخۆی بەڵام ئەوی کە کێشەکان لە دەربەندیخانە هەن لەگەڵ هەموو شارەکانە هاوشەوە یەکمان هەیە کێشەی کەمی خزمەتگوزاری لە هەموو بوار و سێکتەرەکان و کێشەی نەبوونی هەلی کار و نەبوونی گەشت و گوزار بەڵام ئێمە لەم دەربەندیخان لەم ئەمڕۆکە کۆبووینەوە ئەنجومەنە ڕاوێژکاریات بە مەبەستی ئەوە بوو کە پلاندا بنین و دەستخینە سەر خاڵەکان و هەنگاو بنین بەرەو یەکگرتن و ئاڕاستەکردنی دەسەڵات بەرەو پرۆژەکان و تەواوکردنی پرۆژەکان